دیارە ئێمە لە مەدرسەی شەرعی عەبدوڵای کوڕی عومەر کە لە کوردستاندا 13 لقی هەیە، ئێمە وەکو لقی حاجیاوە ئێستا لەو فترە زەمەنیەدا هەستاوین بە کۆتایهێنان بە خوێندنی ساڵی 2024 و بۆ 2025. مەدرسەی حاجیاوە ئەلحەمدوللا سوپاس بۆ خوای تەعالا ڕێژەیەکی باش لە تەڵەبەی هەیە لە بەشی خوشکان و لە بەشی برایان کە خوشکان دەوامیان ڕۆژانەیە لە 2 ڕۆژ لە هەفتەی و برایانیش لە شەوانەدا. ئەم مەدرسەیە خۆی زانستە شەرعیەکان دەخوێنێ و زانستەکانیش بەڕاستی تقریباً بە شێوەیەکی گشتی بریتر لەو مەنهەجانەی کە لە ئەوقافدا هەیە کە لە وەزارەتەکاندا هەیە و لە دەرەوە لە نێو خۆدا لە کولیاتدا دەخوێندرێت لە مەعهەدەکاندا هەوڵمانداوە مەنهەجەکە نزیک بێ لێکدیکە بۆی مەقبولیش بێ بە شێوەیەکی گشتی. تەمان ڕێژێکی باشمانەیە بەڵام هەوڵ دەدەین ئینشاءالله ڕێکلامی باش بۆ ساڵانە خەڵک بێت، چونکە مەبەستی ئێمە نێتپاچی ئێمە زیاتر بۆ برەوپێدانە بەلایەنی زانستی بە لایەنی ڕۆشنبیری، لایەنی سەقافی، لایەنی پەروەردەیی بۆی جیلێکی داهات و پەروەردە بکەین کە جیلێک بێ بتوانێت ببێت بە مامۆستا، چونکە ئێمە لە ئاستێکی بەرزدا ئەم دەرسان دەڵێن چونکە ئامادەییە لە قۆناغێکی بەرزدایە و ئەوانەش کە هاتوون بەڕاستی هەموو بەشێکی تێدایە، لە ناوەندی تێدا لە دوان ناوەندی تێدا ئامادەیەکان ئەوانەی زانکۆیان خوێندووە دێن دەرسەکان لێرە بەشداری دەکەن. مەدرسە 5 قۆناغی هەیە، هەر ساڵی بە سیستەمی کۆرسات دەخوێندرێت. ئەوەش بەڕاستی شتێکی ناوخۆییەوەتە دەتوانین بڵێن شکلێکی خۆبەخشی وەرگرتووە. ئەگەر هاوکارانمان نەبن لە خێرۆمەندا لە خێرخوازان لە دەوڵەمەندان ئێمە ناتوانین وەکو پێویست ئەو مەدرسەی بەڕێوەبرین لەبەرەوەی مەسروف خەرجێکی زۆری دەوێت ساڵانە کە ئێمە دەبێ بیکەین بۆ مەدرسەکانمان، بۆ تەڵەبەکانمان، بۆ دابینکردنی مامۆستایان، بۆ دابینکردنی مەنهەجەکان و ئەلحەمدوللا بەشێک لە خێرخوازان کەم و زۆر بە هانامانەوە هاتوون هاوکاریان کردوین، سوپاسیان دەکەین بەڕاستی جێگەی دەستخۆشە. ئەوەی کە ئەنجەمە مەبەستمانە جیلێکی باش پەروەردە دەکەین بۆیە ئومێدەوارین ئینشاءالله خەڵک بەدەم ئەم بانگەوازەوە بێ کە ئێمە ساڵانە ڕکلام دەکەین بۆ وەرگرتنی تەڵەبە لە ساتی خوێندنی ڕسمی مەکتەبەکان و وەزارەتی پەروەردە و شوێنە گەشتەکان. قوتابیەک کە بەشدار لە خوێندنگای عەبدوڵای کوڕی عومەر بەڕاستی ئەم ساڵەکانە سوودێکی زۆرم دەبینی، چونکە بابەتەکان بەڕاستی بابەتی گرنگن، هەمویان بابەتی زانستین شەرعین و تەجوید، بابەتی بەلاغا، هەموو بابەتەکانی تێدا بەڕاستی ئەم بابەتانە سوود و کەڵکی زۆرە بۆ کەسی موسڵمان. بەڕاستی موسڵمان دەبێ خۆی شارەزا کەنەک هەر بە کوێرانە بەدواکەوێ. بەڕاستی ئێمە ئەو ساڵەکانە سوودێکی زۆرمان دەبینی و هیوادارم هەموو ئەو کەسانەی کە سەرەتانە بۆ ناو ئاینی ئیسلام و ئەوانە بەڕاستی بێن بخوێنن لەم مەدرسەیەوە. بەناوی خۆم و سەرجەم خوێندکارانیشەوە زۆر سوپاسی بەڕێوەبەر و مامۆستایانی خوێندنگاکە دەکەم. بەڕاستی ئەم ساڵەکانە زۆرمان پێوە ماندوو بوون، شەو نهونیان کێشا بەڕاستی زۆر زمان و پێمانەوە. بەڕاستی ئێمە قەت ناتوانین پاداشتی ئەوانە بدەینەوە. سەبارەت بەو مەدرسەی شەرعی عەبدوڵای کوڕی عومەر لقی حاجیەوە دیارە لە ساڵی 2011 لێرە کراوەتەوە ڕێژەیەکی باش تابی لێ دەرچوون. الحەمدولیلا ئیمام و خەتیبمان هەیە کە لە چواڵقوڕنە و لە شوێنەکانی تریش لە حاجیەوە چەند مزگەوتێک پڕکراوەتەوە وەکو مامۆستای خۆبەش وتار و پێشوێژیان هەیە. الحەمدولیلا خەڵکێکی زۆر لە خوشکان و لە برانی ئیسفادەی لێ کردووە لەبارەی علومی شەرعیەوە کۆمەڵێک بابەتی چاک و گرنگی تێدا و ئومێد دەکەین ئینشاءالله مسلمانان زیاتر ڕێت پێ بکەن و زیاتر ئیسفادەی لێ بکەن. لە سجیلەکانی خوار 2008 ناوی هەیە، ئەوانە لە وەقفی سونیا ئیشیان بۆ کرا و تەصدیقی شەهاداتیان بۆ کرێ و دوای ئەوەش ئەوانەی کە لەم مەدرسەیە تەخەڕوجەکەن بەشیان ئەچنە مزگەوتەکان خزمەتەکەن بە خۆبەخش کە الحەمدوللا ئەوەش ئیشی لەسەر کراوە. بۆیە ئەوانەیشی کە بە هەمان شێوە ناتوانن بگەنە شوێنە ڕەسمیەکان بۆ خزمەتکردن، ئێمە ئەبێ لە ناو کۆمەڵگەی جێ دەستمان دیار بێ بابراوە بە خوشکەوە، ئەبێ جێگە دەستمان دیار بێ وەکو کوردەواری ئەڵێ پیاوی مەیدانەکە بین، سوارچاری مەیدانەکە بین، لە هەردوویە کە مەجالی قسەکردنمانە بوو بۆ خزمەتکردن بیکەین. چونکە تۆ 5 ساڵت خوێندووە لە علومی شەرعیە هیوای هیچی نەخوێنووە، کەواتە بەرەم فەرمودەیەکە کە فەرمێ بەلغوا عنی وەلەو ئایە، پێغەمبەری خوا فەرمێ یەک ئایەتت زانی
یەک حەدیث زانی بە شەرعی کەوت ڕۆحەقت نەبێ بەزەریەوە خۆی جێگەی خۆی ئەگرێ بۆی بە ئیمامی ئەحمەد وتراوە ڕەزای خوای پەروەردگاری لێبێ پیاوتوە رەجل عام یعنی پیاوێکی گشتیە لە هەموو شوێنێکی قسەی خۆیەکە لە هەموو شوێنەکە ئەتوانێت جێگە دەستی دیار بێ لە هەموو بوارێکە لەو بوارانێکی هەیە